بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لباسي آل بيتي بيغمرها صلى الله عليه وآله وسلم. دوين باسي دايك من خديجة من كرت رضي الله تعالى عنها كبتشم محنته قوراتي بري وشون فدا كاراني لقل بيغمرها صلى الله عليه وسلم جياني بسر برت. لدواي وفاتي دايكمان خديجة كرقيي كشي لهجرتها ولقال إمام عثمان لحبشبو، وأم كلثوم حفظ صالة لمالا، فاطمة 15 صالة بيغمري خواه صلى الله عليه وسلم ما تميكي زور قورا رويتيا كردو زور غمباري كبدا مچاوي بيغمره صلى الله عليه وسلم بهالسو كوتكاني ودركوت. يكيق للصحابياتي بيغمار صلى الله عليه وسلم كخوليك شي حكيمة أو زوزو سرداني مالي بيغمري أكر صلى الله عليه وسلم وأقداري كشكاني أكرد وكارو باركيان هبويا بوي جيبجي أكردن إخساسر كارو إشكردن. يكيق لجاركان أفرمي كتشوم مالي بيغمار صلى الله عليه وسلم سيران كير خوشويز لشوينكا لجوريكا دانشتوا زور غمبارة. الله من اشتقما لدرجو استئذان مكر طلب من لكرك الرقم بدا الله شو مجورة وتم يا رسول الله إني أراك قد دخلتك خلة لفقد خديجة أي بيغمري خواه صلى الله عليه وسلم هستكم خلبة معناه حزن دي حزنك يقول لدلي تويا دروز بوا لناختاتك خليل لدلا ودي خلي دل واتا لناخي دلتا وهستا كم حزن وغمباريكي زور قورته وخديجة لدزداو. الله خوشويست كم يقوستاو دواي فرموي أجل أم العيال وربة البيت خاوني من الله كان وسرپرشتكاري من الله كم بروشتو. الله منيش خوم كو كردو وهرچوان ابو غيرت مدايا بر خوم وتم يا رسول الله ألا أخطب عليك داوي أفرتي كذبونكم أفرمي فصامت كثيرا في غمري خواه صلى الله عليه وسلم زور وستا بيدنقو الله خوم تمنام كرك أو قسيم نكرده الله هستم كر في غمر صلى الله عليه وسلم أو بتشاو كان يتخوار وكاتك أم كلمة بيوت دواتر لحزنك يقول وفرموي بتماي كي داواك الله بيوم ود إن شئت بكرا وإن شئت ثيبة أجر حزقي كتشكد بوداواكم أجر حزش كي بيوجنك بوداواك وتي ما بس تدلتشيه الله دواي أو بيوم ودوتم لبيوجنكانا لكتشكانا كتشي خوشويستكي خوت أبو بكر بوداناوي عائشة لبيوجنكانشا السودان بوداناوي سودا. الله بيغمري خواه صلى الله عليه وسلم سري نبي كر زور بيري كردوا دواتر فرموي هردو كان بوداوك طلبي هردو كان بك. أما يجاري ليرا بوسي مزانين أم السودي كبيغمر صلى الله عليه وسلم قبولي كر كي كاتي السرتاي دعوي إسلامي بيغمري خواه صلى الله عليه وسلم لما كان دسي كربة دعوة بانقواز كومالي بياو كومالي آفرت هلا سرتاو مسلمان بون. يكيق لوانيك إيماني هنا بريتيا لسكراني كوري عمر لقل خيزانكيا كسودي كتشي زمعية هردو كان بيك وإيمانيا هنا مسلمان بون وعائلك كبينج كوريان هبو هر بينجك لقل أنا إيمانيا هنا تيكيق لعائلة متكاملة كان لنا ومكيا كإيمانيا هنا بريتي ولا مال زور عزيتي وزحمتيان بيني لبيناوي دينا زور ناراحتيان بيني حتى وهايان لهاد أوائل مسلمان كزور زحمتيان بيني بيغمر صلى الله عليه وسلم أمري بيكرن كهجرت كان بو حبشة هجرتي كم كرا لهجرتي دوهما
ئەمان هیجرەتیان کرد هەم سەکران و هەم خێزانەک چوونە حەبەشە و لە حەبەشەمانەوە و زەحمەتی ڕێگە و دووری و زۆر ناڕەحەتیان بینی بەڵام دواتر دیعایەک بڵاو بوویەوە لە ناو حەبەشەیە کە وتیان ئەهلی مەککە هەمویان ئیمانیان هێناوە ئەمانیش گەڕانەوە کە گەڕانەوە ناو مەککە سێریان کرد ئەم هەواڵە درۆیە ئینجا زەحمەتەکەیان زیاتری کرد چونکە ئەهلی مەککە زیاتر جەریء بوون بەرامبەریان یەکێک لەو کەسانی کە وەفاتی کرد طبعا اختلافی هەیە سەکران لەکوێ وەفاتی کردووە ئەو ئەرجەحی ئەقوالەکە لە ناو مەککە کە ئەگەڕێنەوە لە دوای دەستپێکردنەوەی زەحمەت لەسەریان سەکران وەفاتەکە ئەم ئافرەتە زەحمەتی زۆری بینیوە لەگەڵ دینەوە زۆر دڵشکاوە لایەک عەزابی مشرکینی قوڕەیش لایەک زەحمەتی ڕێگایەکی دووری بڕیوە چۆتە حەبەشە و گەڕاوەتەوە لایەکی تریش ئەوە تا هاوسەرەکەی خۆی لەدەستداوە سەودە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵی ئەبژێرێ لەو کاتە عمری 55 ساڵە ئافرەتێ عمری 55 ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵی ئەبژێرێ بۆی سەرپەرشتی ماڵ و حاڵەکەی بۆ بکە لەو ڕێگە و سەفەرە سەودە و ڕوقەیە هەردووکیان زۆر باش بوون هاوڵی یەکتر چ کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵیان نابوو و ئەو بۆ هۆکاری ئەوەی کە زۆر پێکەوە بن و ئولفەتێکی زۆر گەورە لە نێوانیانە دروست بوو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەمانە ئەنێرە بۆ هیجرەتەکەن سەودە خەوێکی زۆر عەجایبە بینی خەوەکە ئەگێڕێتەوە بۆ مێردەکەی ئەڵێ ئەی سەکران خەوێکی زۆر عەجایب بینی لە خەوەکەما وطأ رسول الله صلى الله عليه وسلم على رقبتي واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يضع قدمه على رقبتي بینیم کە قاچی خستە سەر گردن سەکران زەردەخەنەیەکی کردوتی تعبیری خەوەکەت ئەوهایە کە من ئەمرم پێغەمبەر صلی الله عليه وسلم تو ئەهێنێت ئەڵێ وتم خێر بڵێ ئەی سەکران ئەڵێ لە دوای ئەمە ئیستعدادێکی زاتیم هەبوو بوو ئەم خەوە بۆیە کاتێکم زانی کە خەولە هات بۆ لام وتی هاتووم خوازبێنیت کەم مژدەشت بدەمێ کە تۆ ئەبیتە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبیتە دایکی ئیمانداران ئەڵێ وتم ئەمری لەکە یا رسول الله من هیچ قسەیەکم نییە لە قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمری من بەدەست پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ خۆشەویست فەرمووی کە بچۆ یەکێ لە نێرینەکانی قەومەکەی خۆت ئاگادار کە بۆی نکاحت کە ئەفەرمێ دوو ڕیوایەت هەیە لێرە ڕیوایەتێک ئەڵێ هەر خەولە چووە لای باوکی طبعا باوکی یەکێکە لەوانەی کە زۆر معانەدەی کردوون و مشریکە ئەڵێ کاتێک کە خەولە ئەڵێ کە چوومە لای باوکی تێر قسەی بە دینەکەم وت ئەڵێ هەرچی پێ بوتی ئەڵێ دوای وتی خەیر بۆچی هاتوو ئێ خەولە ئەڵێ وتم وەڵا هاتووم کچەکەی تۆ داوا ئەکەم بۆ محەممەد صلى الله عليه وآله وسلم الله يوتي نعمة كسك هاتوت الدواء لقال هو مشركة معاندة دينك بلام ناتوانا بيغمر صلى الله عليه وسلم ردكات وتي نعمة كس هاتو هيك قصيك مني أجر كشك الرازي تكشك الرازي تبون بانك كالسوداء هات اللي باوشي وتي ك تو رازيته تبى الله رازي وتي باشترين كسك هاتوت الدواء تصور كان مشركين قريش لقل بيغمبر صلى الله عليه وسلم لقل بوني أو ناكوكي الزورة لسر دين بلام لروي أخلاق وروشت وقورئي بيغمبر صلى الله عليه وسلم لنسبي لشرفي كز إنكاري كيني الروايات كتير آليات سوداء باوكي نما أبو لوكاتا قرا براي ميردكي خوي طبعا سكران آموزايتي براي ميردكي كاتا آموزاي حاطبي كوري عمري هل بجار بوي نكاحكي بوك حاطب هاد نكاحكي كربو بيغمر صلى الله عليه وآله وسلم والدليل لسر أويك بوني نيرين لمسألة نكاح زور قرنجة خوا جل جلاله لباسي بشوداني همو آفرتك تأكيد لسر مسألة نيرين أكاتو وأنكحوا الأيام منكم أنكحوا علماء فنو واوكا بو مذكرة رؤكات بياوان الله جنا كان بدن بشو
أو الدليل قوية بمذهب إمام الشافعي وجمهور علماء لسروي آفرت خوي ناتوان التولي نفسي خوي بك وخوي ناتوان خوي بدا بشو وأنا هم أدلن لسر أو مذاهبنا ويستشن دي أفكار هيك آفرت خوي بو خوي أتواني خوي زواجي خوي بك أبو شوازن يتشك خو أفرمي وأنكحوا الأيام منكم خوتان أمر أكب بياوكان وكوابي جمع بمذكرة إيوة أي بياوكان أفرت كان بدن بشو ممشي وازا سوداء بيت خيزاني بيغمر صلى الله عليه وآله وسلم لكاتك عمري 55 صالة والسي صال لنوم مكة لخزمتي بيغمر صلى الله عليه وسلم أمنته دواتر چونك عائشة لمدينة اجوزرته أمس صالة مالكي بيغمر صلى الله عليه وسلم أرازينته بشوازي زور جاوز كمال الصفات زور تايبتي هي السوداء داك من عائشة أفرمي والله حزم نكر ولا هيج جنك لجنكاني بيغمر بتشم صلى الله عليه وسلم إلا السوداء نبي هنشد السوداء هند جار طبيعتي تندبوا هلشوني كي هبو زودا مركاوته خوي هر ناوكان تأثيري عن هي لسر شخصيتي إنسان السوداء بمعنى برزيدة باوكي الزمعة بمعنى نزميدة كأنما بالله برزي نزمي طبيعتي بمشي وازي هي كزو هلشيتو هوا شبيتو بلام يك طبيعتي زور جوانتري أبي كطبيعتي صعبة كردني زور لخزمتي بيغمر صلى الله عليه وسلم أو غمو بجاري بيغمر صلى الله عليه وسلم هموي بالسوداء الرو زورك صعبتي لخزمتي خوشويستا كردو بويا لنا خفيفة الدم وتيانا يشيك بلو أفرتاني كزور خيان سوق روح سوق بزماني كردي خومن ولا خزمة بيغمر صلى الله عليه وسلم شندين صعبتي كزور كانت خوشويستي هنا وتبيكني يشيك لو صعبتانا لخزمتي أفرنو جاري كان خوشويستي ظلمان شو نيجي أكرد شو ركوعي كي زور دور دريجي برد سوداج لقال نيجي أكرد أفرمي ركوعك زور دريجو بياني ببيغمري صلى الله عليه وسلم وتي أمشو كان نيجم لقال تويا أكل حردسم بلوت موب وتي بودس بلوتو تي والله ترسام لوت بشيخين كيو تعرز أو نو بيتشو الله بيغمر صلى الله عليه وسلم دسي كرب بيكين چندین جار لمالکی پیغمبر لقل کچکانه صعبتانی دروسه که تنها بوی بزرگ که تسر لی پیغمبر صلی الله علیه وسلم تنانه دواتریج لقل خزانکانی پیغمبر صلی الله علیه وسلم ملائم ترین یا سوداء که لقل همویانا صعبتك اوانش صعبتين لقل اكل ویل روایتی صحیحه هاتوه جاری كان حفصه وعائشه بيكوا زور صعبتين كل لقل سوداء صعبتك كان بوشي وازو وتان اي سودتو مسألة دجال بيستوى أي شون لكن فرماش تباسي كده بيغمر صلى الله عليه وسلم وتيان أي تو أقاد ليه كدجال هاتوا كي دجال هاتوا وتيان هات وتخلى خوي كوكات وخلى خوي أشارته الله شوينك من هبو نان ما انتي أكرت أقر ما انتي أكدو نوقدوا فيه الله ببلس وده خوي كربوش ونا خوي ونكرت الله كبيغمر صلى الله عليه وسلم هاتوا إما هردك من بي أكرين فرمي بشي بي أكرين والله بس وده تبو وتما والله ترسان من بدجال شو تنو أقردانك ونا يتدر الله بيغمر صلى الله عليه وسلم شو زور دل خوشي دايو وتي آخر يا رسول الله هاتوا يا نهاتوا بيوم دروا يا نيم دروا وتي نهاتوا والله بلامها توزي كيما وبيت كم كيما لو كدجال سر دربين الله كهات دروا لا شيء رجبوه هموي شويني عنكبوت أو أنا دوري قرتبو جالوكا الله ورد لخوي أكرد ورشايا كانوا لا أبردوا بيغمر صلى الله عليه وسلم لقال حفصة وعائشة بيأكن زور مشاهدي قوري حتى جارك لقال دايك من عائشة أفرمي بيكا ومنافسين كرد أو يقسي كر أو قسي كر أو قسي الله الأخيرة أم وتي أبدا مساود الرشكم أو جوتي أبدا مساود هردو كان دا مساود رش يكتريان رش كر بني من جل كان يعني لبردم بيغمر صلى الله عليه وسلم خوش يسيج بهردو كان بيأكن زور جويكي هادئي لما الله كيف يغمر صلى الله عليه وسلم دروس كرد وزور تأثيري هو لسر دلدانوي يغمر صلى الله عليه وسلم لرا أمي حلو السيب كم لبردم خوليا طبعا تصور كان أصحابي يغمر صلى الله عليه وسلم هموين أزاني أو خوشويستا بدموتوين أزاني كان غنبارة أزاني هيش بياوك جرأتي أوينك الأم درقاي لك الله بكاته خولة نبي
خەولە ئەڵێ خۆشم نازانم چۆن جورئەتی ئەوم کرد ئەم قسە بکەم چونکە هەیبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیبەتێکی زۆر گەورەیە. ئەڵێ نازانم خۆم چۆن جورئەتی ئەوم کرد ئەم قسانە لە حوزوریە بکەم بەڵام باژنت بۆ بێن و بەو شێوازە فڵان کەس و فڵان کەس. ئەڵێ خۆشم نازانم چۆن، بەڵام دیقەت بدەن ئەوەندە غەمباری لە دڵیانەیە بەرامبەر بە غەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ئەچێ لە ناخی خۆیانە ئەمە بە شتێکی زۆر گەورە بزانن کە بەرامبەر خۆشەویست و تویانە، بەڵام لە پێناوی خۆشەویستە ئەیڵێن. سەودە لاشەی قەڵەوە گوێی چەپیشی کەمێک کەڕیە بۆ هاتووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر قبوڵیەک. ولما ئەفەرموون یەکێک لە شتە زۆر گەورەکان جەبر الخەواتیرە. طبعا یەکێک لە ناوەکانی خوا الجەبارە. الجەبار بە معنای زۆرە، یەکێک لە معناکانی ئەوەیە پشتی زاڵمان ئەشکێنێ، یەکێتر لە معناکانی باسی ئەوەیە خوا بە عەزەمەتی خۆی دڵشکاوەکان دڵنەواییەکە، دڵشکاوەکان دڵنەواییەکە، جەبری خەواتیرەکە. لە ڕوایەتێکە هاتووە ئەفەرمێ ئەعەظەم عیبادەت بۆ ئینسان ئەوەیە دڵی دڵشکاوان ڕەکەیتەوە. جاری وا هەیە مەسەن لە ئەچی بۆ عەزای کەسێک تعزیێباری کەسێک دڵی شکاوە دڵی زەحمەتە قسەیەکی خێرەکەی دڵی یەتەوە شوێن خۆی ئەجرێکی زۆر گەورەیە. موسیبەتێک ڕووی تێکردووە ئەچی بۆ لای قەرزایی ڕووی تێکردووە ئەچی بۆ لای قسەیەکی خێرەکەی، ئافرەتێکە تەلاق دراوە قسەیەکی خێرەکەی، پیاوێکە خێزانی تەلاق داوە قسەیەکی خێری تیا ئەکەی. ئەم دڵ دانەوانە ئەم جەبری خەواتیرانە زۆر گەورەیە لە شەریعەت، زۆر عەزیمە ئینسان بتوانێ جەبری خەواتیری خەڵکە. چەندین وتاری جوان هەیە لەسەر جەبری خەواتیر ئینسان سەیری بکە. عولەما ئەفەرموون یەکێک لە ئیشە گەورەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرامبەر بە سەودە دانەوەی دڵی بوو. لەناو ئەو زەحمەتی و میحنەتەی کە هەیبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵدانەوەیەکی زۆر گەورەی کرد بەوەی کە قبوڵی کرد کە خێزانی بێ. لە دوای ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیجرەتەکە لە مەدینە ئیستیقرار ئەکا، یەکێک لەو ئافرەتانی کە جێماوە لای مناڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەرپەرشتیان ئەکا سەودێ دانیشتۆ بە دیار لەناو ئەم زەحمەتیە ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هیجرەتی کردووە، کێ سەرپەرشتی ئەم نای، کێ سەرپەرشتی ئوم کەلثوم و فاتیمە ئەکا لە ماڵ، بریتێ لە سەودە خزمەتیان ئەکا حتا پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم شوێنی خۆی تەسبیتەکە هەموو شتێ مەزبوطەکە. اینجا زەیدی کوڕی حارثە لەگەڵ ئەبوو ڕافعی ئەنساری ئەم دوانە هەردووک ئەنێری ئەڵێ مناڵەکانم بۆ بێن. اینجا ئەوان تەشریفیان ئەڕوا، فاتیمە و ئوم کەلثوم و سەودە، ئوم ئەیمەن و ئوسامەی کوڕی زەید، چونکە مناڵەکانی زەیدی کوڕی حارثە هەر لە ماڵی پێغەمبەرا بوون صلی الله علیه وسلم. ئەوە قسەیەکی تەفسیلی هەیە چونکە زەید عەبدی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، لەگەڵ ماڵی باوکیان نەڕۆشتەوە، دوای خەڵک پیان ئەو زەید بن محەممەد زەیدی کوڕی حارثە. دواتر خوا ئیلغای ئەوەی کردەوە ناویان لێنا وەکو کوڕی پێغەمبەر وابوو صلی الله علیه وسلم. اینجا نسبەتیان داوە پەنای باوکی بە زەیدی کوڕی حارثە. بۆیە ئەمانە ئەم پێنجە لە ماڵەکەی پێغەمبەرا بوون صلی الله علیه وسلم کێ سەرپەرشتی ئەکردن سەودە، هەموویان هێنان بۆ مەدینە. لە مەدینە هەندێک جار ئەم هەڵچوونەی ئەبووە سەبەبی ئەوەی لەگەڵ پێغەمبەریانیشا صلی الله علیه وسلم جاروبار هەڵچوونێکی ئەکرد، دواتر ئاعتیزاری ئەخوا چونکە زۆر سەریع بەرز ئەبووە نزمە بووە طەبیعەتی. ئەفەرمێ یەکێک لە جارەکان طبعا ئەو ڕیوایەتە اختلافی تەیە، هەندێک ئەفەرمون ئەوها نییە، هەندێکیش ئەفەرمون ئەبەو شێوازەیە، هەندێک جار ئەو تووڕەبوونەی هەبوو. ئەفەرمە جارێک عاجز بوو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەریان نیەتی هێنا تەلاقی بدە، زۆر عاجزی کرد. ئەفەرمێ چوو لە بەردەم دەرگای ماڵەکەیە دانیش دەستی کرد بە گریان حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە دەر. یا رسول الله والله من هیچ ئیشم بە پێو نەماوە لەسەر زەوی، بەس نامێت لە قیامەتە تۆ لە دەست بدەم، لە قیامەتە هەر بە هاوسەری تۆ بە دایکی ئیمانداران بمێنمەوە. بۆیە ئەگەر ڕێگەم بدەیت تەلاقم نەدەی حیسەکەی خۆم شەوەکەی خۆم، چونکە پێغەمبەریان صلی الله علیه وسلم نۆ خێزانی هەبوو، هەر شەوە لای یەکێکیان، حیسەکەی خۆم ئەدەم بە عائیشە تەنها لە پێناوی ئەوەی لە لای تۆ بمێنمەوە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبوڵی کرد. ڕیوایەتەکانی تر ئەفەرمون نا هیچ ڕەبتی بەوە نەبوو. ئەفەرمێ هەموو جارێ سەودە دیقەتی ئەدا سەرەی ئەم لە پێش سەری عائیشەوە بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەچوو بۆ لە عائیشە زۆر دڵخۆش بوو. فەرمووی والله یا رسول الله مادام ئەوەندە دڵخۆشی ئەو سەرەی خۆمە دەم بوو. هەردوو ڕیوایەتەکە ممکنە کە ڕوویان داوێ، بەڵام ئەرجەح ئەوەیە دووهەمیانە،
چونکە سەودە زۆر مڕاعاتی دڵی پێغەمبەری ئەکرد صلی الله عليه وسلم لەگەڵ چی ئەو هەڵچوونەشی هەبوو و زۆریش هەوڵ ئەدا خۆشەویست دڵخۆشکە ئیتر بە سوعبەتەکانی بێ یا لە ئەخیری عمریەوە بۆ شێوازە مامەڵە بکە لەگەڵ پێغەمبەرگیانە صلی الله عليه وسلم کە حسەکەی خۆی تەسلیم بکا بە دایکمان عایشە بۆیە هەتا کۆتایی عمری پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکمان عایشە لە کۆتایەکانی عمرە دوو شەو لە شەوەکانی بەرئەکەوت لەو سلسلەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەریانە ئەگەڕ. لە جەنگی خەیبەرە طبعا رسول الله صلی الله عليه وسلم بۆ هیچ سەفەرێکی نەبووە خێزانەکانی یەکێکیان لەگەڵ خۆیان نەبە یا چەندانەیەکی بووە یا یەکێکیان هەمیشەش قورعی کردو کامیان بەرکە ئەو کەسە ڕۆشتو. قورعە لەو زەمانە شاخێکیان هێناوە شاخەکە درزێکی بچووکی تیا بوو لە قەراخەوە تیریان تێکردو تیرەکان ناوەکانیان لێ نووسیوە ئاوا سوڕانویانەتەوە هەر دانەیەک لەو تیرانە چوو بێتە قەراخەکە یەکێکیان هەرە بێ بچێتەوە قەراخە ئەوە دەرچووە. لە غەزوەی خەیبەرە قورعە کرا سەودە دەرچوو بۆیە لە غەزوەی خەیبەرە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کێ بەشداری کرد سەودە و لەو غەزوەیە طبعا دواتر دایکمان عایشە فەرمێ لە پێش خەیبەرە ئێمە تێرسێکی خۆمان خورمامان نەخوارد لە دوای خەیبەر چونکە خورمای زۆر بوو خەیبەر. یەکێک لەو کەسانەی پشکی جیهادی بەرکەوت سەهمی جیهادی بەرکەوت سەهمی غەنیمەتی بەرکەوت بریتێ لە سەودە سەهمەکە زۆر گەورە بوو هێنایەوە تەوزیعی کرد بەسەر خێزانەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوزیعی کرد بە سەر دەوروبەرە یەکێکە لەو کەسانەی کە صیفەتی سەخاوەتی زۆر بۆ دواتر باسیەک. اینجا لە حەجەت الوداع لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم حەجی کرد. دوو خێزان لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەینەب و سەودە لە دوای حەجی وداعی پێغەمبەرەوە حەجی تریان نەکردووە خێزانەکانی تر کردویانە چون بۆ حەج بەس ئەم دوان نیان کردو. ئەفەرمێ لە حەجا بوو بە بەرەکەتێکی زۆر گەورە بۆ ئیماندار. طبعا هەموو ئیمانداران لە دوای ئەوەی لە عەرەفە ئەگەڕێنەوە شەوەکەی یەنە مزدەلیف بەرە بەیانەکەشی دوای نوێژی بەیانی لە مزدەلیفە دەرەچن بۆ مینە بەڵام عەرزم کردن ئەم ئافرەتێکی قەڵەو بوو توانای نەبوو عمریشی ڕۆشتە بوو وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ڕێگەم بدەی من پێش خەڵکێکە بڕۆم بەخوا ناتوانم پێش خەڵکێکە بڕۆم. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئیزنی دا بۆیە ئێستا لە زۆر کە لە با بڵێن مزدەلیفە ئەڵێن لە دوای نیوەی شەوەوە خەڵک ئەتوانێ بجوڵێ ئەوانەی کە ناڕەحەتن ئەتوانن بڕۆن وردەوردە بەرەو مینە هەمووی ئەوە لە بەرەکەتی دایکمان سەودەوەیە. ئەفەرمێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیزنی بە سەودە داوە لەبەر ئەوەی وتی من ثەقیلم قورسم توانام نییە ئیزنی بە هەموو ئەو کەسانە داوە کە توانایان نییە نوێژی بەیانی لە مزدەلیفە نەکەن هەمویان بکەونە ڕێژ شەو بەرەو مینە ئیتر ئایا لە ڕێیان نوێژەکەن یا ئەگەنە مینە بە هەر شێوازێک مهم لە نیوەی شەوەوە ئەو مەجالە فقهیە بەهۆی ئەو حاڵەتەوە ڕوویدا کە لە حەجی لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم سەودە ئەو فەرمایشتە لە پێناوی ئەوە وتراو بۆ بەرەکەتێ بۆ ئەم ئومەت. سەودە و زەینەبی کچی جەحش ئەم دوانە هەردووکیان ئەفەرمون لا تحركنا دابة بعد رسول الله صلى الله عليه وسلم لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ سەفەرێکیان نەکرد ئیلزامی ماڵەکانی خۆیان کرد لە حوجرەکانی خۆیان دانیشتن حتا ئەوکو وەفاتیان کرد هەردوو ئافرەتەکە هەم زەینەب و هەم سەودە ئەفەرمێ لم تحج بعدها بل لزمت بيتها لبر حديثك بيغمر صلى الله عليه وسلم أما يكرت خوش يسمى فرمو هذه الحجة أما حجة كرتان ثم ظهور الحصر إن جاكاتي أوهاتوا لسر حسيرة كان بمنه أما وهاي كرت تيجيشني سودة بو أنفر ما يشتا إتل لما لكي بيغمر صلى الله عليه وسلم نها تدرو عمري شي زور دريج هندێک ڕیوایەت ئەفەرموون ساڵی 54 کۆچی وەفاتی کرد حتا ئەو کاتە مایەوە هەر لەکوێ مایەوە لەناو ماڵەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە واقدی ئەوەی نەقل کردووە ئەفەرمێ لە زمانی سەیدنا معاویە وەفاتی کرد هەر لە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نێژراوە هەر لەوێژ وەفاتی کرد. یەکێک لە صیفەتە زۆر گرنگەکانی بریتیە لە سەخاوەتی زۆری سەخاوەتێکی بێئەندازی هەیە سەودە. دایکمان عائشة إجارته فرمى لزمان إمام عمر بعث إليها
بغرارة دراهم غرارة شتێک بووە کە خورمای تێکراوە ئەوەندە گەورە بووە ئەڵێ بە ئەندازی ئەو خورمای بۆ ڕەوانە کرا لەلایەن ئیمامی عومەرەوە بە ئەندازی شتێک کە خورمای تیابێ درهەمی بۆ نەقڵ کرا زۆر زۆر بوون درەمەکان ئەفەرمێ کە هات سەودە فەرمووی بە خادیمەکەی فەرمووی ناهێڵم ئەمە لە ماڵ مابێ وەکو خورما هەڵی گرم دەنکە لێ بخۆم تەوزیعێکە بەسەر ئەهلی مەدینەیە خورما لە غەرارەیە هەڵئەگیرە نەک پارە خورمای تێکە لە بری پارە هەمووی تەوزیع کرد بەسەر مەدینەیە زۆر صفاتی سەخاوەتی عەجایب حتا لەگەڵ خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ کچەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیەتی یەکێکە لەو خێزانانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە سەنعەتکار بوو پێشتر باسمان کردو خێزان لە خێزانەکانی خەدیجە تاجیر و بازرگانە خێزانی دووهەمی کە بریتیە لە سەودەی کچی زەمعە سەودە سەنعەتکارە کاری دەباغی ئەکرد طبعا پێستەی مردارەوە بوو دیباغ ئەکرێ لە شەریعەتە دیباغ کۆمەڵێ مادەی تفت و تاڵ و ترش و ئەمانەیە ئەکرێ بەسەر پێستەکە شەرع ڕێگەیداوە پێستی ئەو مردووە بە پاکی حساب کرد طبعا سێری ئێستا مەکەن الحەمدولله قوماش زۆرە و خەڵک لەوە چێ حیوانێکی سەر بڕێ پێستەکەی فڕێ نەزانێ چی لێ بکە لە ئەسڵا پێستە شەریعەت مەجالی داوە پێستەی ئاژەڵێکی مردارەوە بوو مەڕێکە مانگایەکە هەر شتێکە کە بەردار ئەبێتەوە پێستەکەی لێ بکرێتەوە بۆی پێستەکەی نەفەوتێ بهێنرێ دیباغ بکرێ بەکار بهێنرێ ئیتر بۆ پێڵاو بەکارێ بۆ جلوبەرگ بەکار بۆ هەر شتێکە بەکارێ بەکار بێت بە چی پاک ئەبێتەوە بە ئاو شۆردن پاک نابێتەوە ئەوەی کە مردار بێتەوە بە دیباغ پاک بێتەوە کەم چەند کەسێک هەبوون لە ناو عەرەبا مەشهوور بوون بەوەی کە کاری دیباغیان کردووە ئەو پێستانیان پاک کردوێتەوە یەکێک لەوانە سەودەیە کە لە ناو مەککەیە یەکێک لە کارە گرنگەکانی ئەم سەنعەتەی جێبەجێک مەشهوور بوو لە ناو مەککەیە و جۆرە جلێک هەبوو کە لەو پێستانە دروستەکرا پێستەیەکی زۆر قایم بوو بۆ جەنگ لەبەر ئەکرا یەکێک لەو کارانەی لەو پێستانە ئەو جلانەی دروستە کرد لەگەڵ ئەوە دیباغی ئەکرد جلەکەشی بە شێوازێک تەرتیب ئەکرد کە بۆ جەنگ بشێ بۆی تیر و شیر و ئەمانە کەمتر بیبڕێ ئەوە نییە کە نەیبڕێ بەڵام کەمتر بیبڕێ کەمتر زەرر بدا لەو کەسێک کە لەبەریەکە لە ساڵی 54 کە وەفاتەکە ڕیوایەتێکی ئیبن عەباس هەیە زۆر عەجیبە سەیرکەن ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن مامەڵێن لەگەڵ دایکی ئیماندارانە کرد ابن عباس عبد الله کوڕی عباس یەکێکە لە عولەمای ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حبری ئومەت باسە کرد ئەفەرمێ کە پێیان وتیان سەودە وەفاتی کردووە یەکسەر سوژدەی برد ئەڵێ ئەوانەی دەوروبەری وتیان ئەی ابن عباس بۆ سوژدەت برد فەرمووی بیستومە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم إذا رأيتم آية فاسجدوا ئەگەر ئاەت و علامەتێکی زۆر گەورەی مەسائبی گەورەتان بین یەکسەر سوژدە بەر خوا تەخفیفی مصیبەتەکە لەسەرتان ئەکرد فەرمووی لا يوجد أعظم من وفاة أمهات المؤمنين حیث شتێک نییە بە ئەندازی وەفاتی دایکی ئیمانداران گەورە بێ بۆیە سوژدەم برد ئەوەندە گەورەیە کە دایکی ئیمانداران لەم سەر زەویە ماڵاوایمان لێ ئەکەن ئەڕۆن تەسەوورکەن ئەم ئەدەبە ئیبن عەباس لەگەڵ دایکێک لە دایکەکانی ئیماندارانە چۆن مامەڵاکە چۆن هەڵسو کەوتەکە بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی ئالوبەیتی پێغەمبەرەکەین بەدڵ باسییانەکە تەسەوورکەن ئینسان چۆن حبی بۆ ئالی بەیت بۆ دروستە بێ یەکەمە بیان ناسێ جوان سیریان بخوێنێتەوە جوان بیان ناسێ تایبەت خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرینیان سێ تەوری حیاتیان هەیە سێ بەشێک پێش ئەوەی ببنە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کێ بوون بەشێک لە زەمەنی ئەوە چی بوون بەشێک لە دوای ئەو چۆن ژیان هەر سێ تەورەکە پێویستی بە لێکۆڵینەوە دیراسە هەیە یەکێک لەو ئەفرەتانەی ڕیوایەتی حەدیثی بۆ ئێمە کردووە لە بوخاری و مسلم و ئەوانە هەموو هاتووە سەودەیە کە ئیمامی ذەهەبی فەرمێ 5 ڕیوایەتی ثابتی صحیح هەیە لە سەودەوە کە بۆ ئێمە ڕیوایەت کرد کە زۆر تەئسیری هەیە لەسەر فقه و فکری ئێمە ئەمانە دایکانی ئیماندارانن کە هەر یەکێک لە ئێمە مەحەبەتی بۆیان هەیە هەر یەکێک لە ئێمە وەکو دایکی خۆی سەیریان ئەکا هەر یەکێک لە ئێمە لە نوێژەکانیان سەڵەواتیان بە دیدار ئەدا خوای گیان
لێت ئەپارن و لێت ئەلاڵێنەوە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێن یا ڕەبی خوایە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی لە دڵمانە مەحەبەت بۆ ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاترکە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین مەحەبەتمان بۆ ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەترکە ئیلاهی بەخوا ئێمە خۆمان بە ئەهلی سنت ئەزانین ڕقمان لە هیچ سەحابەیەک نابێتەوە ڕقمان لە هیچ خێزانێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێتەوە خوایە تۆ خۆش شاهیدی ئێمە بە هیچ شێوازێک ڕقمان لە هیچ کام لە ئەولیا و صالحین و عولەمای ئەم ئومەتە نابێتەوە دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەو حوبەی لە دڵمانە یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین صلاة و سلام و ڕەحمەت و بەزەی ئەم مەجلیسەی ئێمە یا ئیلاهی کە بۆ تۆی بەرزەکەینەوە داوات لێ ئەکەین بیگەینە بە تاک تاکی ئالی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە سەڵەواتی ئەم مەجلیسەی ئێمە مەحەبەتی دڵی ئێمە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بگەێنە باسمان کە لە حزوریە یا رب العالمین ئیلاهی ئەگەر چی ئێمە کەم تەرخەمین لە حەقی سنەتەکانی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم بەڵام والله یا ئیلاهی تۆ خۆت شاهیدی ئێمە دڵمان پڕ لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵمان پڕ لە خۆشەویستی بۆ ئال و بەیت دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین شەرمەزاری بەردەم ئەو خۆشەویست و حەبیبەمان مەکە یا رب العالمین ڕەبی خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵیان پێخۆشەکە دڵیان پێشادەکە بە گەورە سەیریان ئەکا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی کەڕەم و خەیری خۆت بەسەرمانە بکەرەوە تو گەورەی خۆت لە هەرچی گوناهمانە ببورە ئیلاهی داوات لێ ئەکەین لە هەرچی گوناهی دایک و باوکمانە ببورە خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی براو خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە لە گوناهی خزمەکانمان ببورە لە گوناهی دراوسێکانمان ببورە لە گوناهی ئەهلی شارمان ببورە خوایە هەر کەس مافێکی بەسەرمانەوەی لە گوناهی ببورە خوایە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە خوایە لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ببورە یا ربی خوایە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر شوێنێ بوون لە هەر جێگایەک هەن یا ئیلاهی لە هەر زەمانێکا بوون لە هەر زەمانێکە ئەبن چ ڕەنگێکیان هەیە چ زمانێکیان هەیە لە هەر جێگا و مەئوە و مەقامێکە هەن خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی هەر هەمویان ببورە یا رب العالمین زیندوو مردوو خوایە لە گوناهی هەمویان ببورە یا رب العالمین یا ربی خوایە هاوار بۆ لای تۆ ئەهێنین گرفتەکانی ژیانمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵ و ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان گرفتێکی بۆی چارەسەرکە ئەومان دڵی نائارامە ئارامیکە ئەومان یا ئیلاهی لەناو گوناهەکانە گەوزا و ڕزگاریکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی ئەوەندەمان بدەرێ لە دنیایە کە محتاجی حرام نەبین خوای ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای قەرزەکانی سەرشانمان سووکە ئیلاهی ئەوانمان کەم ڕزقی حەڵاڵیان زیادکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بیرەکانمان پڕ ئاوکە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە زەوی و زەرعاتمان پڕ بەرەکەتکە یا رب العالمین خوایە مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەتکە بازاڕەکانمان پڕ بەرەکەتکە کڕین و فرۆشتنمان پڕ بەرەکەتکە ڕاتیب و مەعاشەکان پڕ بەرەکەتکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت و بەزەیی خۆت لەم نعمەتانەی کە پێت داوین بەرەو باشترمان بەرە یا رب العالمین یا ربی خوایە لەم نعمەتانە زیاترمان پێ عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە چۆن نعمەتت پێداین بۆمان زیادکە بۆمان تاوکە بۆمان تەکمیلەکە زمانی شکرمان بدەرێ دڵی شکرمان بدەرێ کردەوەی شکرمان بدەرێ یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بینایی و بیساییمان یا ئیلاهی تا ئەخیر عومرمان بهێڵەرەوە لەگەڵمانە یا ئیلاهی داوات لێ ئەکەین مبتەلامان مەکە بە دەردەکانی چاومان مبتەلامان مەکە بە دەردی گوێمان خوای مبتەلامان مەکە بە دەردی عەقڵ خوای مبتەلامان مەکە بە دەردی زمان و قسەکردن یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت لە کۆتایی عومرمانە لە هەر کاتێکا بووین یا ئیلاهی ئەم نعمەتە جوانانەی کە پێت داوین خوای لێمان وەرمەگرەوە یا رب العالمین ئیلاهی
لێت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت خۆیان زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەسی زاڵمانمان مەکە ئیلاهی زەلیلی دەسی مرۆڤەکانمان مەکە محتاجی دەسی نامەردمان مەکە خۆی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بمان پارێزە لە هەرچی خراپە یا رب العالمین خۆی بمان پارێزە لە چاوی پیس خۆی بمان پارێزە لە دڵی پیس یا ربی خۆی بمان پارێزە لە حەسادەت بمان پارێزە لە شەیاطینی ئینس و جین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆیە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت مصیبەت مەخرە ناو دینمانەوە یا رب العالمین خۆی دینمان پارێزراو کە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە تو خۆت ئاگات لێ مسلمانان لە جیهانە لە زەحمەتێکی زۆر گەوران یا ئیلاهی سفرەی ئێمە پڕ و ئەوان برسی ئێمە لە ئەمن و ئەوان لە ناڕەحەتی یا ئیلاهی شەکوای هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ تۆ بەرزەکەینەوە ئەگەر چی شایەن نەبین یا ئیلاهی خۆ تۆ خوایەکی زۆر شایەنی بە ئێمە تۆ زۆر ڕەحمان و ڕەحیمی یا ئیلاهی هەموو شەکوای ئەم ئومەتە بۆ لای تۆ بەرزەکەینەوە ڕەحممان پێ بکە دەروی خێرمان لێ بکەرەوە لە مصیبەتەکانی ئەم زەمانە ڕزگارمان کە یا رب العالمین خۆی لە مصیبەتەکان ڕزگارمان کە یا رب العالمین خۆی سیادە و قیادەی جیهان بخەرە و دەسی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی عەدالەتی خۆت بە ئومەتی ئەهلی سونە بسپێرەوە یا رب العالمین خۆی لە فتنەکانی یەهود و نەسەڕا و مەجووس بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی لەم ڕەمەزانە بە زمانی بە ڕۆژەوە هانامان هێناوەتە بەر ماڵەکەی تۆ بەخوا زانیومانە ئێمە خۆمان کەڵکمان نییە بەڵام زانیومانە تۆ کەریمی هەر کەس بێتە ماڵەکەت بەدەستی خاڵی ناگەڕێتەوە هەر کەس بێتە بەر دیوانت بەسەری کز و دڵی شکاوە ناگەڕێتەوە ئیلاهی زانیومانە ئەوانەی کە دەست بۆ لای تۆ بەرزەکەنەوە بە موویەکی سپیەوە دەستیان بە خاڵی ناگەڕێتەوە خۆی زانیومانە تەوبەکاران هیچ کاتێک نەبووە کە دەسەکانیان بەرزکەنەوە تۆ ڕەدی کەیتەوە ئێمەش بەو هیممەتەوە هاتوین زانیومانە خۆمان بێکەڵکین بەڵام زانیومانە تۆ یا ئیلاهی کەریمی ڕەدمان ناکەیتەوە بۆیە بۆ تۆ بە ڕۆژوو بووین و بۆ تۆ شەومان زیندوو کردوێتەوە و هاتوینەتە حەزوورت لەعەلە لێمان خۆش بی دەیا ئیلاهی لێ خۆشبوونێکی زۆر گەورە بەسەرمانە ببارێنە گوناهێکی گەورە و بچوو بەسەرمانەوە مەهێڵە ئیلاهی گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوائیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت و بەزەیی خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگاران تۆ خۆت ئەزانی کە ئێمە سەریرەتمان ئەوەندە پاک نییە جورئەتکەین بێنە حوزوری تۆ زەمنێکی شەوەلیەکانی خوا لەسەر زەویە شاراون و نایاندۆزینەوە بۆیە خۆمان هاتوونەتە حوزوری تۆ یا ئیلاهی لەعەلە پاکمان کەیتەوە ساغمان کەیتەوە قبوڵمان کەی لای خۆت یا رب العالمین ئیلاهی ئەگەرچی ئێمە شایستە نەبین خزمەتی دینەکەت کەین تۆ خوایەکی شایستەی ئێمەی تۆ خۆتمان گێڕە لە کەسانی خزمەتی دینەکەت کەین یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت ئەم ڕەمەزانە بکەرە مانگی ڕەمەزانی پاکی بۆ ئێمە بیکەرە مانگی ڕەمەزانی ڕزق زۆری بۆ ئێمە بیکە ڕەمەزانی لەش ساغی بۆمان یا رب العالمین ئیلاهی بیکەرە ڕەمەزانی نەسڕەت بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی هانا بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەزانین هیچ سپاردەیە لای تۆ زایە نابێ وا ئیمانی خۆمان لەم زەمەنی فتنە سپاردەی تۆ کرد یا رب العالمین ئەی ئەو کەسەی سپاردە قەت لای تۆ زایە نەبووە و خۆمان و ماڵ و مناڵ و خۆشەویستانمان و ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد یا ئیلاهی ئیلاهی زایەمان مەکە لەم زەمەنە لەم کاروانە بە ئیمانەوە بمان ژێنە بە ئیمانەوە بمان برێنە ئیمان بکەرە نووری ناو گۆڕەکانمان بە ئیمانەوە حەشرمان کە ئیلاهی لەو عەبدانەمان قبوڵ کە نووری ئیمانیان لە ساحەی مەحشەرە یا ئیلاهی ئەبێتە سێبەرێکی گەورە بۆیان لەو عەبدانەمان قبوڵ کە لە حوزوری تۆ یا سەر بەرز ئەکەنەوە لەو عەبدانەمان قبوڵ کە شەرمەزاری بەردەم دیوانی تۆ نین ئیلاهی ئەوەندە بە پاکی بمان گێڕەوە لای خۆت کە جورئەتکەین لە حوزوری تۆیە سەر بەرزکەینەوە کە جورئەتکەین لە حوزوری پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێن ئێمە ئومەتی تۆین ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت ئەگەر کەسێک لەم شار و وڵاتی خۆمانە یا ئیلاهی بە برسێتی مایەوە بە ڕەش و ڕووتی مایەوە
بەبێ خەمیمایەوە و ئێمەش بێ ئاگابوون لێی خۆیان داوای لێبوردن لێ ئەەکەین یا ئەکرەمە الئەکرەمین خۆیان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دوعای ئەم ئیماندارانە قبوڵکە یا رب العالمین خۆیان ئەم ئیماندارانە لەم کوردستانەی ئێمە لەم ڕەمەزانە هەرچی دوعایەکیان بۆ تۆ بەرز کردووە خۆیان هەمووی وەرگرە یا رب العالمین خۆیان دوعاکانمان قبوڵکە ڕۆژ و تاعەتمان قبوڵکە ذیکر و ئەورادمان قبوڵکە تەراویحەکانمان قبوڵکە پەروەردگارە هانا بۆ لای تۆ ئەهێن قورئان خوێندەکانمان قبوڵکە تو گەورەی خۆت لە ئاسمان قبوڵمان بدەرێ لەسەر زەوی قبوڵمان بدەرێ ڕەزامەندی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەمە الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت چۆن لەم مەجلیسا بەبێ ویست و ئیرادەی خۆمان کۆت کردینەوە لە خزمەت حیاتی دایکمانە سەودە ئاوا لە بەهەشتا هەر هەمومان لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆکەرەوە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي مني شو أجبوري خوالي من قبولك